لەلایەن لیژنەی ئۆپەراسیۆنەوە سەردانیان کردوون و لەو ماوەیە پێشوودا چەندەها شوێن کە پابەندی ڕێنمایەکان نەبوون لەلایەن لیژنەکانی چاودێری بازرگانیەوە کاری یاساییان لەگەڵ ئەنجام درا و زۆربەشیان داخراون بۆ شوێنانی کە کراونەتەوە و هەندێک شوێنیش کە ڕێگا پێدراو نییە وەکو ڕۆژانی پێشوو ئێمە چەندەها شوێنمان داخستووە بە هەمان شێوەی ڕۆژانی پێشووتر سەردانی و شوێنانەکەن هەر شوێنە ڕێگاپێدانی بۆ نەکرابێ ئێمە وەکو لیژنەکانی چاودێری بازرگانی هەڵەتی مەداخستنی